سڵاوت لێبە چۆنی؟ ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی تۆیە چه هەستێکت هەیە لەم ڕۆژە تایبەتەیە؟ هەستێکی زۆر خۆش و تایبەت ماندووبوونی 4 ساڵ ئینشاءڵڵا بەسەرکەوتنەکی باش کۆتایی پێدێنینەوە. کێ پاڵپشتی تۆ بۆ تاک و تۆ گەیشتویت بەم ڕۆژە؟ بە گشتی خانەوە دەکەم تایبەت باوک. بە تایبەت باوکت چی پێڵێ لێرەوە؟ لێرەوە پێی دەڵێم زۆر سپاس دەکەم و دەست ماز دەکەم. لە چ بەشێک دەخوێن؟ لە بزنس. باشە دەتەوێت بەردەوامی لەم بەشەی خۆت بەردەوامی لە خوێندن؟ پلانی سەرەتام مەسەلەن دەست پێکردنی بزنسێکی خۆمە و لە دوایشدا ئینشاءڵڵا ماستەر و دکتۆرە حەزم لێت. ئینشاءڵڵا یاخوا پیرۆزت سپاست دەکەم. يا هلا بالحلم وينك من زمان يا حالاتك وانت متحقق بدي كان سڵاوتان لەبێ چۆنی گوڵی جان؟ خێر بێ گوڵەکەم سپاس. ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی تۆ یاخوا پیرۆزی شبە؟ سپاس سەلامەت بێ. چه هەستێکت هەیە لەم ڕۆژەیە؟ ئەکید هەستەکە یەک جارە شعورەکە وەسف ناکرێ یەک جار تێدا دەژی یعنی کوی دڵێ نە دووبارە دەبیتەوە ناکو دڵێ خەونەکە دێ و دەڕەوەز دووبارەش ناویتەوە ئەوە ڕاستەکە یاخوا پیرۆزی بێ ئەمەش هاوڕێی تۆیوانە؟ ئەمڕۆ هەردووکتان تەخەڕجتانە سڵاوت لێبە گوڵی جان پیرۆزی شبە حیاتم زۆر مەمنون. چه هەستێکت هەیە لەم ڕۆژەیە لەگەڵ هاوڕێکەتە ئاهەنگی دەرچوونتانە وێناگرن؟ بەڵێ هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە دوای چەند ساڵ 4 ساڵ ماندی بوون و شەو نخۆنیم ئیدی گەیشتین بەو ڕۆژە ئەو ڕۆژەی دووبارە نابتەوە و ئیدی ڕۆژێکی زۆر خۆش هەستێکی زۆر خۆشم هەیە. معدني بظروفي الصعبة يبان جوهري في داخلي له نبض حي وا دیارە وێنەی ئاهەنگی دەرچوون دەگرن سڵاوتان لەبێ چۆنی؟ زۆر سپاس بەخێر چه بێ. هەستێکت هەیە گەیشتویت بەم ڕۆژە؟ وڵای هەستێکی خۆشم هەیە لە پاش 4 ساڵی توانیم ئەم شەهادەیە بەدەست بێنم. لە چ بەشێک دەتخوێن؟ وەڵا لە ئەندازیارینەوەت. باشە سپاسی کەیەکی لەم ڕۆژە تایبەتەیە؟ سپاسی داک و باوکی بەڕێزم دەکەم کە زۆر پاڵپشتم بوون سپاسی ئوستازە بەڕێزەکان دەکەم کە لەم ڕۆژەدانا لە گەرمان بوون و لە گەرمان هیلاک بوون و زۆر ماندی بوون لە گەرمان بەڕاستی ینی مامۆستای پرۆفشنال و مامۆستای زۆر زیرەک بوون توانیمان ئیسیفادەکی گەلێک زۆریان لێ بکەین نمودەی ئەم 4 ساڵە. بەدڵی خۆت بوو ئەم بەشێکە هەڵت بژات؟ بەڵێ بەدڵی خۆم بوو. چیت هەیە بۆ زانکۆی نۆڵەج بۆ مامۆستاکانی؟ زانکۆی نۆلج زانکۆیەکی گەورەی ئینشاءڵڵا هەردەم سەرکەوتو دەبی و هەردەم لە ڕێزبەندەکانی یەکەم دەبیتن تاکە زانکۆیە کە ئەمە لێروکانە ئەو هەموو ئیسیفادە زۆڕی لێ بکەین لە لابەکانیان و لە کلاسەکانیان و لە کاتی محازەرەکانیان و لە کاتی ڕێزگرتنی ئوستازەکان بەڕاستی زۆر مەمنونی ئوستازەکان و مەمنونی سەرۆکی زانکۆینەکە ئەو هەموو پاڵپشتیانی لە بۆ قوتابیەکانی خۆیان دەکەن و هاوکاری قوتابیەکانی خۆیان دەکەین دەستەکانیان خۆشبی زۆر سپاسیان دەکەم بەڕاستی ئەزیەتیان لەگەمە کێشاو. سڵاوتان لێبێ چۆنن؟ ئاهەنگی دەرچوونی تۆیە وانە؟ چه هەستێکت هەیە لەم ڕۆژە تایبەتەیە؟ وڵای هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە الحەمدوللا 4 ساڵم لێرە بەڕێ کرد دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم بۆی مامۆستایەکانەوە الحەمدوللا گەیشتمە ئەو پلەیە دەستخۆشی لە دایک باوکشم دەکەم ئەکید بەبێوان ئەم نیچم پێ نەدەکرا. باشە سڵاوت لێبێ چۆنی؟ ئەمە کوڕی تۆیە وانە؟ چه هەستێکت هەیە کوڕەکەت گەیشتووە بەم ڕۆژە؟ وەڵڵەوە بزانم آخر خۆشیە وەنیا؟ دڵخۆشی بەمە؟ یەکەم کوڕەکە تەخەڕوج دەکەن؟ بەڵێ یەکەمە بەڵێ. سڵاوت لێبێ کچە جوان؟ سڵاو بەخێر بێ. چۆنی تەندروستی چۆنە؟ الحەمدوللا زۆر باشم. چه هەستێکت هەیە لەم ڕۆژە تایبەتەیە؟ وڵی الحەمدوللا گەیشتمە خەونەکەی کە بیستم بە ماندیبوونێکی زۆر بە ماندیبوونی داکم طبعاً زۆر یارمەتی دەرم بوو و پیرۆزبای لە هەموو کەسیش دەکەم. سڵاوت لێبێ گوڵی جوان پیرۆزی شبات. مەمنون بەخێر بێ حیاتم. چیت هەیە لەم ڕۆژە تایبەتەیە؟ وەڵا هەستێکی زۆر خۆشە سوپاسی داکوبابم دەکەم سوپاسی مامۆستایەکانم دەکەم کە ئەمنیان گەیشتە ئەو ڕۆژەی. چیت هەیە بۆ زانکۆی نۆڵەج؟ وەڵی زانکۆیەکی زۆر زۆر باشە 5 ساڵم لێرە تەواو کرد بەبێ مشکلە هیچ مشکلە کوشتێک. دەتەوێت بەردەوام بیت لە خوێندن ماستەر دکتۆرە؟ ئینشاءڵڵا ئەگەر قەدەر بیتن. ئینشاءڵڵا پارێزەرێکی سەرکەوتت لێ دەردەچێت و دووبارە پیرۆزی شبە. سڵاوتان لێبێ؟
جامعة لي جوانا لقلو رسمة قرن صلاود لبيتو چی اوی دایک سۆزم باشە چیت هەیە بۆ کچەکەت لەم ڕۆژە تایبەتە والله پیرۆزبای لێ یەکەم ئینشاءالله هەر سەرکەوتوو ئەبێ ئینشاءالله بەتەمای ماستەر و دکتۆرا ئینشاءالله ئینشاءالله تۆ برای ئەوی بەڵێ چیت هەیە بۆ خوشکەکەت لەم ڕۆژە پیرۆزبایی دەکەم لێ و یارە موفق بی ئینشاءالله ئەی ئێوە چی ئەوە پیرۆزبای لێ یەکەم ئینشاءالله بە هیچ نەچوو ئینشاءالله پیرۆزبایی لێ یەکەین ئینشاءالله بە دڵخۆش دەتانەوێت بەردەوام بێت بەردەوام ماجستێر و دکتۆرا خۆمەی بم ئینشاءالله ئینشاءالله پاڵپشتێکی باشم بۆ ئەو دەستان خۆش بێ یەخوا پیرۆزیشت بێ گوڵی جوان چیت هەیە لەم ڕۆژە تایبەتەیە ڕاستی هیوای سەرکەوتن لەو هەموو قوتابەکان دەخوازم و لەو مامۆستا و هەموو هاوپۆل و هاوقۆناغەکانم لە گشت قۆناغەکان و هاوڕێکانم باشە تۆ گەیشت بەم ڕۆژە تایبەتە کێ پاڵپشتی تۆ بوو پێچێ خانەوادەکەت زۆر پاڵپشتی تۆ بن بەم پێی ئامادەکارێکی باشیان بۆ تۆ کردووە بەریارێ وەڵا ینی خانەوادەکەم پێش هەموو شتێک پاڵپشتی یەکەم و دواتر هاوڕێکانم و دایکم زیاتر و